سوپاسی خوای گەورە دەکەین کە ئەمڕۆ بە سەرکەوتووی سەرجەم پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ خزمەتی هەژاران و مناڵانی بێباوک ئەمڕۆ بە پایان گەشت و نەتیجەی کۆتاییەکەی ڕادەگەیەنین. دوای سوپاسی خوای پەروەردگار زۆر سوپاسی سەرجەم ئەو خێرخوازانە دەکەین کە هاتن بەدەم پرۆژەکانمانەوە و لە ڕێگەی ئێمەوە دڵی مناڵانی بێباوک و ماڵە هەژارەکانیان ئاوەدان کردەوە و دڵخۆش کرد. خوای گەورە پاداشتی بەخێریان بە بەهەشتی پیرۆز بداتەوە و لە فیردەوسی ئەعلایە جێگایان بۆ دابنێت. و لێرەشەوە زۆر سوپاسی سەرجەم ئەندامانی ستاف و سەرجەم نووسینگە و نوێنەرایەتەکانی دەستگای خێرخوازی بەخشین و سەرجەم خۆبەخشەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەم. خوای گەورە پاداشتیان بەتەوە چاویان ماجەکەم کە خۆنەویستانە لەم مانگەدا کاروباری پرۆژەکانی بەخشین بۆ خزمەتی هەژاران و مناڵانی بێباوکیان ڕاپەڕاند. لە کۆتاییشە زۆر سوپاسی هەموو لایەک دەکەم و کەناڵەکانی ڕاگەیاندن و سایتەکان و هەموو ئەوانەی کە بەدەممانەوە بوون لە کاروبارەکانی پرۆژەکانی خێرخوازیمانە. جێگەی خۆیەتی لێرەشەوە بڵێم جەژنە پیرۆزەم هەیە بۆ هاوڵاتیان و خەڵکی کوردستان و ئێستاش ئەو هاوکاریەی کە بۆ دەیان هەزار هاوڵاتی لەم هەرێمی کوردستانە کراوە لەلایەن بەژمارە لەلایەن برای بەڕێزم کاک مسعەب بەرپرسی ئۆفیسی هەولێرەوە پێشکەشتان دەکرێت وەکو داتا فەرموو. ئێمە دەمانەوە ئەو داتایە بخینە ڕووکە خێرخوازان هاوکاریەکانیان گەیاندا تەواوی نووسینگە و ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بەخشین و ئێمە بە دەستێکی ئەمینەوە لەگە ستافێکی دڵسۆز و خۆبەخێش توانیمان دان هزار کەس دڵخۆش بکەین. پرۆژەی یەکەممان دیارە دەستگای خێرخوازی بەخشین لەم مانگەدا 11 خانووی دروست کردووە بۆ هەژاران و بێباوکان بڕی تێچوەکەی کە 442 ملیۆن و 840 هزار دینار. پرۆژەی دووەم هاوکاری نەخۆشانی گورچیلە و درێژخایان کە 500 لەو نەخۆشانە هاوکاری کران بە بڕی 86 ملیۆن و 48 هزار دینار. پرۆژەی سێەم دابینکردنی سەبەتەی خۆراک بۆ هەژاران و بێباوکان کە 6733 خێزان لێی سوورمەند بوون بە بڕی 242 ملیۆن و 240 هزار دینار. پرۆژەی چوارەم هاوکاری دارایی منداڵانی بێباوک کە 1976 لە خێزانەکان لێی سوورمەند بوون بە بڕی 174 ملیۆن و 50 هزار دینار. پرۆژەی پێنجەم موچەی بێباوکان کە دەستگای خێرخوازی بەخشین بە بەرداوامی ساڵانە هەموو مانگێک موچە دابش دەکات لە نێو مانگی ڕەمەزانیشدا موچە دابش کرد بەسەر 1132 منداڵ بڕی 265 ملیۆن و 78 هزار دینار. پرۆژەی شەشەم دابینکردنی کورسی شەحن بۆ خاوەن پێداستی تایبەت کە 23 کورسی شەحن دابین کرا بڕی تێچوەکەی 24 ملیۆن و 525 هزار دینار. پرۆژەی حوتەم دابینکردنی ماتۆڕی سێچەرخە بۆ بژێوی ژیانی هەژاران کە 5 ماتۆر دابین کرا بۆ 5 خێزان بە بڕی 9 ملیۆن و 900 هزار دینار. پرۆژەی هەشتم هاوکاری دارایی هەژاران و کەسی شایستە کە 690 خێزان لە هەرێمی کوردستان لێی سوودمەند بوون بە بڕی 132 ملیۆن و 983 هزار دینار. پرۆژەی نۆیەم هاوکاری نەخۆشانی شێرپەنجە کە 384 نەخۆشانی شێرپەنجە هاوکاری کران لە هەولێر و سلێمانی و شارەکانی تر بڕی 81 ملیۆن دینار بەسەریاندا دابش کرا. پرۆژەی دەیەم پرۆژەی بەربان کە لەسەر داخوازی خێرخوازان لە ڕێی بەخشینەوە ئەم پرۆژەیە جێبەجێکرا کە بۆ 30,000 کەس لەم پرۆژەیە بەربانجیان کردەوە بە بڕی 120 ملیۆن دینار. پرۆژەی پشکی گۆشت و مریشک کە ئێمە بۆ هەژاران دابینمان کردبوو 1170 پشکە گۆشت و مریشک دابین کرا بە بڕی 19 ملیۆن و 394 هزار دینار. دابینکردنی جلوبەرێک بۆ بێباوکان و هەژاران بۆ 3000 خانەوادە بۆ 3000 منداڵی بێباوک و هەژار بە بڕی 93 ملیۆن و 365 هزار دینار. سەرجەم پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین 44673 خێزان لێی سوودمەند بوون بە بڕی 1 ملیار و 691 ملیۆن و 423 هزار دینار. بۆیە لێرەوە ئێمە سوپاسی خێرخوازان دەکەین کە هاوکاری و پشتیوانی دەستگای خێرخوازی بەخشینین بە درێژایی ساڵ.